سڵاتان لەبێ هاوڕیان لە ڤیددیۆی نوێ گەڕینەوە وڵاتەن لە ڤیددیۆم ڕۆمان باسی زیرەکی دەستکردی جێمنای دەکەین. تەمانۆکە وەزانن زیرەکی دەستکردی جێمنای ماوەیەک پێش ئێستا چەند ڕۆژێکە بێت گوگڵ بە فەرمی بڵاوی کردەوە. سەرەتا بارد بوو باشە زیرەکی دەستکردی بارد بوو بەڵام گوگڵ گۆڕی بۆ جێمنای بەپێی قسەکانی گوگڵ خۆی جێمنای چەندین جار خێراتر و بەقەوەترە لە بارد زیرەکی دەستکردی بارد. ئەمڕۆ فێری ئەوە بین کە چۆن ئەکاونتێکیان چۆن بیدۆزینەوە دوای ئەوە تواناکانی جێمنای چیە کەمێک ڕوونی بکەینەوە. تەبعاً بۆ ئەوەی بڕۆین ئەکاونتێک دروستکەین یانەکو بڕۆین بارد بەکەیان ئەفۆن جێمنای بەکاربێنین ئەبێ لە سێرچەکە بنووسین بارد چونکە بە جارێک بە تەواوەتی دۆمێن شتەکان نەگۆڕەوە. ئەگەر ئێمە کلیک لە بارد بکەین بنووسین بارد یەکەم لینکە بۆمانە هێنێت وێبسایتی جێمنایە. ئەگەر تو ئەکاونتت نییە تەنها کلیک لە ساین ئینەکەی هەر جیمێلێک لەسەر کۆمپیوتەرەکەت دوێ ئەوە وەرەگرێت ئەکاونتێکت بۆ دروستەکە بۆم شێوەیە. تەبەن ئەمە واجهەی سەرەکی جێمنایە. باشە هەندێک لە فیچەرەکانی جێمنای وەکو ChatGPT ئەوەیە کە ڤێرشنی پڵسیشی هەیە وەکۆبی ناتوانین ئێمە ڤێرشنی پڵسی بیکەین بۆ پڵس تەبعاً خێراترە بێت و تواناکانی زیاترە بێت هەروەها ئەنلیمیتدە یعنی بەدڵی خۆ دەتوانی پرسیاری لێ بکەیت و مانگانەی $20. باش فیچەرەکانی جێمنای کە ئەمە لە زیرەکی دەستکردێکی خۆڕایی نییە تەبعاً وەرگرتنی وێنەیە قسەکردن بە ڤۆیسە وەڵامدانەوەی تۆیە هەر پرسیارێکت بوێت باشە تەبعاً خێراتریشە لە ChatGPT بەڵام وەکو ئەکیورسی یانەکو با بڵێن دیقە ڕۆناکەم زۆر لە ChatGPT دیقەتر بێت بەڵام ChatGPT وەرگرتنی وێنە و ئەو دیقەی کە من باسیەکەم زیاتر لە ڤێرشنە پڵاسەکەی هەیەی نەک لە ڤێرشنە خۆڕایەکەی. باشە ئەمە واجهەی سەرەکی جێمنایە تەبانێکێکی تر لە فیچەرەکانی ئەوە تا کە کۆنتاکتی ڕاستەوخۆ هەیە لەگەڵ بەرنامەکانی تری گوگڵەوەکو ئیمێڵ و گوگل دوکس و گوگل شیت و ئەمانە توانین بەکاریان بێنین. سەرەتا ئەگەر ئێمە شتی بە تێکست پێ بدەین ئەگەر تۆ لە هەر بوارێکی ئەتوانی ئەم جێمنایە بەکاربێنی مامۆسای تەلەبەی خوێندکاری هەرچیەکی پرۆگرامەری دیزاینەری ئەتوانیت سوود لە ئەم کاکە بەشی حیساباتی هەرچێکی تری ئەتوانین سوود لەم زیرەکی دەستکردەوە بگری ئەگەر ئینگلیزی بزانیەوە زۆر باشترە ئەگەر نەزانێت توانی بە عەربی ئەگەریش هەر عەربی نەزانی پێم وابێ بە کوردیش وەڵام تەداتەوە بەڵام کوردێکی زۆر تەواو نییە لەوانەیە هەنێک کات کێشت بۆ دروستکە بەڵام ئەگەر ئینگلیزی بزانی زۆر باشتر عەربیش بزانی هەر باش. ئێمە لەمێ توانی پرسیاری هەرچێکی لێ بکەینەوە بە شێوەیەکی دقیق وەڵاممانەداتەوە ینی پرسیاری هەر شتێکی لێ بکەین بۆ نمونە I have problem hard drive not read کێشەیەکمێ هارد درایڤەکەم کۆمپیوتەرەکە ناتوانێت ئەکسسی هارد درایڤەکە بکە کۆ بینی ئێستا I understand you have trouble کاکەم ئەڵێ من تێگەم تۆم کێشانت هەیە ئەنجە دێ حلەکانیت پێ ئەڵێ و کۆ بینیت بە شێوەیەکی ڕاستەوخۆ حلەکانی پێ ئەڵێ بۆ نمونە پێ ئەڵێ create report about Kurdistan پێڵی کاکە ریپۆرتێکم بۆ بکە دەربارەی کوردستان سێرەکی ریپۆرتێکت ئێستا بۆ ئامادەکە دەربارەی کوردستان طبعاً دوای ئەوە تۆ توانی بەشەکانی ڕێکخەی بۆ نمونە دەربارەی مێژووی کوردستان دەربارەی فڵان شتی کوردستان ئەوەتە ئێستا هەمووی بۆ هێناوی سەپێ ئەڵێ ئەتوانی پێی بڵێ what is the purpose of this report کەمێک پرسیارت تێکەڵێ ئاماجی تۆ چیە لەم ریپۆرتە تۆ توانی وەڵامی بیتەوە لەگەڵی بچی بۆ نمونە سەرەتا پێ بڵێ ئینترۆدەکشنێکم بەرێت دەربارەی کوردستان ئینترۆدەکشنێکت پێدا لە وەردەکەیە دایانەی پێڵی کاکە مێژووی کوردستان و بە باسکە مێژووی بۆ شێوە لەگەڵی ئەتوانی پرزنتیشن بۆ منە پرزنتیشن give me slide title for AI presentation باشە پێڵین سلای تایتڵم بەرێ دەربارەی پرزنتیشنێک کە ئەمەوێت دەربارەی AI بیکەم ئەو دێت هەموو سلای تایتڵەکانت پێدا دوای ئەوە تۆ ئەتوانی دانەدانە شۆکۆ بینن هەموو سلای تایتڵەکانی و تۆپیکەکانیشی پێداوی تۆ توانی دانەدانە دوای ئەوە بێ سلای تایتڵی بیت تێ بڵێ بە شێوەیەکی تەفسیلی باسی ئەمان بۆ بکە باشە لەمێ کۆمەڵشتی تریتیایە ئەتوانیت پێ بڵێ بۆ نمونە ئەو شتەی کە ئەو پێێتی داوە
کەمتر بێت یان با بڵێن ئەو تێکستت بۆ کەم کاتەوە یانەکو درێژتری کاتەوە یانەکو ئاسانی کاتەوە لە بەرەوەی هەنێک کات لەوانەیە بە زمانێکی فول زانستیانە قسە بکات و ئەتەوێت ئاسانی کاتەوە مۆر کاژوڵ ئەتەوێت بە شێوەیەکی ئامی بێت مۆر پرۆفشنڵ ئەگەر تۆ بۆ ئەتوانین تەنها پێی بڵێ ئیمێڵەکەم بۆ بنووسە بۆ ئیش باشە پرۆفشنناڵیکەی بۆ شێوەتوانی مۆدی نووسینەکە بگۆڕیە و هاتوانی شێریکەی لەمێ ئەتوانی سێرچێکی گشتیت بووەکات لە گوگڵە باشە ئەو شتێک کە تۆ پێت داوە سێرچت بووەکات دەربارەی ئەو شتێک کە تۆ پێت داوە باشە ئەمە بە شێوازی نووسین یعنی دڵنیا بە چۆن لەگەڵ هەر مرۆڤێک قسە بکە توانین لەگەڵ ئەمە قسە بکە بێچ کێشەیە هەروەها بە شێوازی ساوندش هەتا ئەتوانی بە شێوەی ینی قسە بکەیت و ئەو لێتی وەرەگرێت بێ ئەوەی بەدەست خۆت هیلاکی باشە هەروەهایەکێکی تر لە هەرە فیچەرە گرنگەکانی جێمنای کە من چوو بە دڵمەوە وێنەگانی لە ڕێگەی وێنەوە ئەتوانی ئینپوتێکی وێنەی بیتێ ئینپوتێکی وێنەی بیتێ وەکو بینین ئێستا ئێمە بۆ نە ئەم وێنەیەمان پێ داوە تەبەن ئەم وێنەی ئیرۆرێکە باشە ئیرۆرێکە لە وێبسایتە what you see in this image تۆ چێ بینی لەم وێنەیە سەبزان چیمان پێڵێ تەبەن ئەمە ئیرۆرێکی 404ە پێیج نۆت فاوند ئەمە لە کاتێکە ڕووەدا ئەگەر ئەو پێیجی یان ئەو لینکی ئێمە بۆ یەچین دۆزراوە نەبێت یانەکو بوونی نەبێ باشە تێ لەمە چیت پێڵش sure ینی بە دڵنیایەوە I see the image you send screenshot of پێ دەڵێ ئەو ڕسمی کە تۆ نردوودە سکرینشوتێکی 404 error message page that text on the page says ئەڵێ لەسەر پێیجەکەوان نووسراوە 404 page not found لێدانشێت هەمووی بە ڕوونی بۆ ڕوونەکاتەوە پێ دەڵێ go back ئەگەرە توێت دەچی لەوە بڕۆ دواوە اینجا چارەسەرەکەیشیت پێڵێ ئەڵێ لەوانەیە ئەو URL-ێکی هەڵە بێت یان ئەو پەیجە دریت کرابێت لەلایەن کەسەکەەوە یانەکو شتێک هەڵەیەکی تەکنیکیان هەبێ سێرەکەی تەنانەت پێشەڵێ ئەوە لە وێبسایت یانەکو با بڵین پلتفۆرمی ویکسە جا ویکس وەکو وەردپرێسوانەیە یعنی هەر زۆر عجیبە لەم لە سۆسیشی پێداوی باشە سۆسیشی پێداوی یانەکو سەرچاوی پێداوی تەنانەت بۆ کەسانی کە پرۆگرامەرن ئەتوانن چی داوای چی ینی هەر کۆدێک make a website make a sample website with HTML and CSS با بڵێن sample website code سابێ هەنێ کۆدمان بۆ بێنێ یان نەتوانی ئەگەر ئیرۆرێک تێ لە شوێنێکی معین لە کۆدەکەتە کۆدەکەی کۆپی کە پێی بڵێ ئەو شتانی کە تو ئەتەوێ گۆڕانکاریەکان یانەکو ئیرۆرەکەی بەرێ سەرەکی کۆدەکە بۆ چاکەوە کۆبین ناوڕێیان کۆدی HTML بۆ نووسین کۆدی CSS شی بۆ نووسین خۆبزان هۆسیشی کردو بمان وەس هۆی سێریکەین دی پێمانە بەڵام هەر با تاقیکەینەوە ناوەسی نەکردووە بەڵام مەکۆ بینین یعنی تەنها بۆ وشەیە پێمانوت کۆدێکی HTML و CSSمان بنووسە بۆ نووسی یعنی ئەتوانی زیاتر لەگەڵێ بڕۆی بڵێ کاکە پێیج یەکەم جا پێیج یەکەم بۆ دروستکە بۆ پۆست دوایەوە پێیجێکی ترم بۆ دروستکە بە تەفسیلی لەگەڵی بڕۆ ینی زۆر ئەمەتانەدا تۆ هەرچی بوارێک بیت ئەتوانی ئێستا جێمنای بەکاربێنیت باشە هیوادارم سوودی بۆتان هەبێت ئەم ڤیدۆ و سوادەیەکی لێ بکەن خواتان لەگەڵ ئەتاوەکو ڤیدۆیەکی دیکە